هەڵبەت ئێمە بۆ ماوەیەکە لەگەڵ ڕێکخراوی پاوین دیارە لەگەڵیان کار دەکەین چەند ڕۆژێک لە هەولێر ماینەوە پێشفترەیەک لە دووس خورمات و هەڵبەتە ئیشی ئەماوە تا کۆبوونەوەمان چەند جارێکە کۆبینێتەوە لەسەر کێشەکانی دووس خورمات و چی کێشەی ئەمنی چی کێشەی قەرەبووکردنەوە چی کێشەی ئەوەی کە ئاوارەکان گەڕانەوەی ئاوارەکان بۆ دووس خورمات و سەرەتا ئەو کێشەی کە زۆر گرنگ بوو لەسەری ڕێککەوتین ئەویش کێشەی ئەمن و ئاسایشە بەرقەراربوونی ئەمن و ئاسایشە سەرەتای بەرقەراربوونی ئەمن و ئاسایشی دیارە بۆشاییەکەیە لە بینی هەرمی کوردستان و لە بینی عێراقا دیارە ئەو بۆشایە دەیان خوروقاتی ئەمنی ڕووی داوە ئێوە ئاگدارن خۆ هەتا ئاستی کوشتنە تا ئاستی بڕینە ساعاتی ئاستی ئەوەی کە خەڵکیان شتیان لە خەڵک وەرگرتووە باجیان لە خەڵک وەرگردووە سەرانیان لە خەڵک وەرگەوە لەو بۆشایە دیارە ئەو بۆشایە پێوەستەکا بەوەی هێزێکی هاوبەش دروست بێ لە بینی هەرێمی کوردستان و لە بینی دیارە حکوومەتی مەرکەزیە ئەو خاڵی کەلی ڕێککەوتین و زۆر جەخت لەسەری ئەەکەینەوە ئێمە وەکو خەڵکی دووس خورمات و دیارە ئەو خاڵەیە کە هێزێکی هاوبەش دروست بێ دواسات دابەشکردنی پۆستەکان و دابەشکردنی جیهەتی ئەمنیەکان لە بینی هەموو قەومیاتەکانی دووس خورماتوە بێ خاڵێکی تر ئەوەی کە زۆر جەختمان کردەوە لەسەری قەرەبووکردنەوەی ئەوانەی کە زیان لێکەوتوانی دووس خورمات و خەڵکی زۆر زیانی لێکەوتووە چی لە 16 ئۆکتۆبەر چی لە پێش 16 ئۆکتۆبەر چی بەهۆی ئەو شەڕەی کە تووشی عێراق هات بەهۆی داعشەوە بەهۆی کۆمەڵێ شتی خروقاتی ئەمنی داخلیەوە بۆیە خاڵی دووەم ئەوەی کە سەرەکیە و ئێمە تیشکمان خستە سەری ئەویش قەرەبووکردنەوەی ئاوارەکانم خاڵی سێم هەڵبەتە کۆمەڵێک کەس هەن تاکو ئێستاکە هیچ ناسنامەیەکیان نییە هیچ شتێکیان نییە تەنانەت لە دووس خورمات و پێ بچنە دەرەوە بۆیە داوا ئەکەین لە بەرپرسان لە ڕێی کەناڵەکانی ئێوە ئەو کەسانەی کە بەهۆی باوکیانەوە بەهۆی برایانەوە بەهۆی کەسێکی دووریانەوە مەحرومن نادرێ پێیان ناسنامە باری شارستیانیان پێ نادرێ واتە پتاقە سەکەنیان پێ نادرێ بۆیە خاڵێکی تر ئەوەی سێم خاڵکە ڕێککەوتوین لەسەری ئەو خاڵەیە